هەر سەبارەت بە سەردانەکەی سەرۆکوەزیران مەسرور بارزانی بۆ ئەمریکا و ئەنجامدانی زیاتر لە 23 کۆبوونەوەی گرنگ لەگەڵ بەرپرسانی باڵای ئەمریکا. گفتوگۆی زیاتر لەگەڵ دکتۆر عادل باخەوان بەڕێوەبەری ناوەندی فەڕەنسی بۆ توێژینەوە لەسەر عێراق دەکەم کە لە پاریسەوە لەگەڵمان دەبێت. دکتۆرم کاتتان باش. ماوەیەکە لە ئەلام دووری بە تایبەتی ئەلامی کوردی بەخێر بێت. مەسرور بارزانی ئاگاداری هەموو هەواڵێکیەوەی کە سەرۆکوەزیران لە ئەمریکا بووە و کۆبوونەوەی لەگەڵ چێ کردووە و باسییان لە چی کردووە. بەڵام ئەوەی کە زۆر بەلای منەوە مای سەرنج بوو قەت ئەمریکا وا بەڕوون و ئاشکرایی نەیگوتووە مەرجی ئێمە بۆ عێراق ئەوەیە کە پەیوەندیمان باش بێ دەبێ ڕێز لە خۆبەڕێوەبەری هەرێمی کوردستان بگرێت. ئەمریکا بەنیازی چییە لەمەیانە؟ خۆی ڕاستەکەی کە کۆڤان ئێمە بە شێوەیەکی ڕاشکاوی قسە بکەین. ئێمە کە هەرێمی کوردستان تا ئێستا بەم شێوەیە ماوەتەوە لەبەرەوەی کە ئێمە پەیوەندێکی مەبەستمە هەولێر هەرێمی کوردستانە پەیوەندێکی بەهێزی هەبووە لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایەوە. ئەگەر بەبیرت بێ دوای ڕیفراندۆمی سەربەخۆیی لە هەرێمی کوردستان 2007 و وتاری ئەمریکا بەرامبەر هەرێم زۆر ڕوون بوو. ئەوەی کە وتیان ئێمە هەرێمێکی کوردستانی بەهێزمانەوێت لە ناو عێراقێکی یەکگرتووە و تا ئێستاش ئەم حکایەتە ئەم گوتارە لەلایەن واشنگتن، لەندەن، پاریس، بەرلین هەموو وڵاتانی ڕۆژئاوا تەبەنی کراوە و هیچ گۆڕانکارێکی بەسەرە ناتوە. بەڵام کێشەمان لەو قسە نیە دکتۆر، من باسی ئەواکەم یعنی قەت ئەمریکاوە بەڕوونی نەیگوتیە ئەگەر بمانەوێت پەیوەندیمان باش بێت چکەوانە ڵێن عێراق داوای پەیوەندێکی باش لە ئێمە کردووە، ئێمەش پێمان گوتون پەیوەندیتان یعنی ڕێز لە هەرێمی کوردستان بگرن ئەو کات ئێمە پەیوەندیتان لەگەڵ باشەکەی زانی چۆن یعنی وەکو مەرجێک وایە. بەڵێ هەمیشە مەرجێک بووە، هەمیشە مەرجێک بۆ ئەمریکا و بۆ ئەوروپاش بۆ هەردوو لە مەسیرکە ئێمە پەیوەندەکانی هێز لە عێراق بخوێنینەوە. ئەزانم بەرنامەکە کاتمان کەمە بۆی ناڕمەوە تەفاسیل و درێژەکەی خۆت هێزەکانی سیستمی نێودەوڵەتی پەیوەندەکانی هێز لە عێراق ئەخوێنەوە. بمانەوێ نەمانەوێ برادەرانی شیعەمان ئەوانی کە لە بەغا حکومەکەن بەشێکی هەرە زۆریان ئەتوانم بڵێم لە 85 تا 90 بە هاوپەیمانی کۆماری ئیسلامی ئێران لە قەڵەم ئەدرێن و ئەوەی ئەمریکا بەدەستی بۆ کۆمەلگای نێودەوڵەتی و ڕۆژئاوا بەتایبەتی بریتین لە سونەکان و لە کوردەکان. خۆشمان نەزانین کارتی هەرە لاواز لە ناو پەیوەندەکانی هێزا لە ئێستا عێراق سونەکانن. ئەوەی کە ماوەتەوە ئەم تەوازونەی ڕاگرتووە بریتە لە کورد بەدەستی کۆمەلگای نێودەوڵەتیەوە. بۆیە کورد هاوپەیمانێکە، بەڵام تۆ ڕاستەکەی و پرسیارەکەی جەنابەت ڕاستە. ئەمریکا ڕەنگە هەرگیزە وەرگیز بەم ڕاشکاوێ گزارشتی خۆی لەو پەیوەندی نەکرد بێ. ئەزانێ ئەمە بەشتێکی زۆری پەیوەندی بەچێوە هەیە کاکۆڤان پەیوەندی بەوە هەیە کە ئیدارەی ئێستای ئەمریکا، ئیدارەی دۆناڵد ترامپ لە زمانی بنیامین نەتەنیاهو تێناگات، لە زمانی محەممەد بن سەلمان تێگا، لە زمانی جیۆپۆلیتیک تێناگات، لە زمانی بزنس و ئابووری تێگا. بۆم ئیدارە ئەوەی کە دەستنیشانی ڕەوتە مێژوویەکانی کۆمەلگاکان و پەیوەندەکانی ئەمریکا بە دنیاوە ئاکات بریتینیە لە جیۆپۆلیتیک، تەنانەت بە پلەی دووهەمیش بریتێ لە ئاسایش و سکیوریتی و تیرۆریزم و ئەو پرسانە، بە پلەی یەکەم بریتێ لە ئابووری. ئەو زمانی کە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا قسەی پێ ئەکات لە ئەمریکا، ڕێک ئەو زمانەیە کە ئیدارەی ئێستای ئەمریکا لی تێگەن و مامەڵی پێەکەن لەگەڵ دنیا. کەواتە سەرۆکوەزیران کە دەڵێ ئیدی نامانوێت لەگەڵ ئەمریکا لە جەنگ و ئەمانەیە هاوپەیمانبی بەڵکو ئەمانەوێت بیکەینە بچینە بواری ئابووریە. یعنی ئەو زمانە بەهێزەکەیە ئابووریەکە زمانە بەهێزەکەیە وەک لەوەی دیکە. من پێم وایە ئەو زمانەیە کە ئێستا ئیدارەی ئەمریکا لی تێگات و ئەتوانم بڵم تەنانەت بە کۆمەلگای ڕۆژئاوا کۆمەلگای ڕۆژئاوەکان بە شێوەیەکی گشتی لی تێگەن و ئێستا ئێمە گەشتنەتە قۆناغێکی مێژووی. ئاگەر بەبیرت بێت لە 2011 بۆ 2019 گوتاری دیموکراسی و گوتاری مافەکانی مرۆڤ و گوتاری نازانم ئازادی ڕۆژنامەگەری زاڵ بوو بەسەر هەموو گوتارەکانی ترا. بەڵام لە دوای شکستی بەهاری عەرەبیەوە ئیتر ئەوەی کە زاڵ ئەبێ بەسەر هەموو ئەم گوتارانەی تر کە ئاماژەم پێدا بریتێ لە گوتاری ئابووری و بە پلەی یەکەم بۆ گوتاری سکیوریتی و ئاسایش بە پلەی دووهەم. بۆی من پێم وایە ئەو گوتارەی کە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە واشنگتن قسەی پێکات
واتە یەکەم ئەولەویەتدان بە ئابووری و بە پەیوەندی بازرگانیەکانی نێوان هەرێمی کوردستان و دنیا بەگشتی و هەرێمی کوردستان و ئەمریکا بە تایبەتی وە بە پلەی دووهەم جەنگ لە دژی تەرۆریزم پێم وایە گوتارێکی زۆر حوسەنگ و دروستە و ئەو گوتارەیە کە ئێستا ڕۆژئاوا و ئەمریکا لی مامەڵی هیچ پەیوەندیەک لە نێوان سەردانەکەی دۆناڵد ترامپ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سەردانەکەی سەرۆکوەزیران بۆ ئەمریکا دەبینیت؟ بە دڵنیاییەوە ئەمە هەموو ئەوانەیەک سرکە کاک کۆڤان تۆ ئاگات لێ من کتێبێکم نووسیەوە بە ناوی هەڵۆشانەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سەر لە نوێ بیناکردنەوەی ترامپ ئەوێت بایدن ئەویست ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ڤێرژنی خۆی بینا بکاتەوە بەڵام شکستێکی یەکجار گەورەی هێنا نەیتوانی سادەترین کارایی ئەسڵەن لەسەر هاوپەیمانەکەی کە بریتێ لە بنیامین نەتەنیاهۆ دا بنێت وە کاتێک بایدن لە کۆشکی سپی ڕۆشتە دەرەوە بە ئەسڵان من بەراوردم کرد لە یەکێک لە توێژینەوەکانمان کە بە زمانی فەڕەنسی بڵاو بۆتەوە بەراوردم کرد بە چوونە دەرەوەی زینەدین زیدان لە یاری تۆپی پێ و لە ئەوەی پێوترێ ژامی جیهانیە ئەو چەند بە بابڵین بە دۆڕاوی ڕۆشتە دەرەوە بایدنیش ئاوا بە دۆڕاوی ڕۆشتە دەرەوە چونکە نەیتوانی بە هیچ جۆرێک لە جۆرەکان پەنجەمۆری خۆی لەسەر بیناکردنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دۆناڵد ترامپ سەرکەوتوو بێ پێم وایە ترامپ کاتی زۆر لە دەستایە بۆ ئەوەی سەرکەوتوو بێ یەکەم کارکە لە دەست زەمنە خۆ دەزانی بایدن کە 7 ئۆکتۆبەر دروست بوو کاتێکی زۆری لە بەردەستان نەما بوو تەنها چەند مانگێکی لە بەردەستان ما بوو بەڵام ترامپ 4 ساڵی لە بەردەستە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووهەم ئەوەی کە ترامپ لە دەوحە و ڕیاض و ئەبوزەبی کردی بەڕاستی بۆ کۆمەلگای ئەمریکی زۆر گرنگە زیاتر لە 3,000 ملیارد دۆلاری کۆنترا و گرێبەستی هێناوەتەوە بۆ ئەمریکیەکان و خۆتەزانی ئێستا ئابووری ئەمریکا لە قەیرانێکی یەکجار گەورایە ئەو گرێبەستانە ئەتوانن بە شێوەیەکی زۆر دینامیکانە بەشداری لە ئابووری ئەمریکا و بە یعنی کارایی دابنێن ڕاستە خۆ بەسەر ڕای گشتی لە ئەمریکاوە و بێ پێتاڵم بیناکردنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر پرەنسیپی ئابووری بە پلەی یەکەم بە پلەی دووهەم ئاسایش و سەقامگیری ناقص دیموکراسی و مافەکانی مرۆڤ و ئازادی ڕۆژنامەگەری ئەو زمانەیە کە ئێستا دۆناڵد ترامپ قسەی پێکات وە قسەیشی پێکات لەگەڵ بنیامین نەتەنیاهۆ خۆت ئاگات لێتی ئەوە یەکەم جارە یعنی بەو شێوەیە سزای بنیامین نەتەنیاهۆ بدا ناڵم سزای ئیسرائیل لێمان تێک نەچێ ئیسرائیل جایە بۆ ئەمریکا و بنیامین نەتەنیاهۆ جایە نەڕۆشتنی دۆناڵد ترامپ بۆ تەل ئەڤیڤ و ڕێگەگرتن لەوەی کە وەزیری بەرگریەکەی بڕوات کە مەوعیدی هەبوو لەگەڵ بنیامین نەتەنیاهۆ ڕێگەی لێگرت ئەویش بڕۆ ئەوە سزادانێکە بۆ چونکە ئەو زمانەی پێم وتی کە ئێستا بنیامین نەتەنیاهۆ قسەی پێکات و ئەوێ بەردەوام بێ لەگەڵیا شەڕ لەگەڵ لە غەزە شەڕ لەگەڵ سووریا شەڕ لەگەڵ ئێران شەڕ لەگەڵ یەمەن زۆر باشە لەگەڵ لوبنانە ئەمە لەگەڵ ئەو لۆژیک و پارادیگما ناگونجێت کە ئێستا دۆناڵد ترامپ ئەوێ کاری لەسەر باشە دکتۆر دوو بەیاننامەی جیاوازمان بینی لە حکوومەتی عراقیەوە لە وەزارەتی نەوتی عراقیەوە بینیمان هی یەکەم چۆن بوو کە تون بوو هی دووەمیشیان نەرمی پێوە دیار بوو ئایا ئەمە چاوسوورکردنەوەی ئەمریکا بوو یان تێنەگەیشتن و لێکدانەوەیەکی هەڵەی حکوومەتی عراقی بوو وای لێکرد بەیاننامەی دووەم دەربکە کاکۆڤان پێم وایە دووهەمیانە تا یەکەمیان پێم وایە ئەمریکا پێویستی بەوە نییە چاو لە حکوومەتی عراقی سوود بکاتەوە بۆی عراقیەکان تێبگەن عراقیەکان ئێستا برادرانی شیعی ئێمە لە بەغا لە جۆرێک لە دڕانە ئەژین لە جۆرێک لە شۆکە ئەژین شۆکەکە هێشتا بەری نەداون شۆکەکە چییە؟ شۆکەکە بریتێ لە هەرسی میحوەری بەرەنگاری و مقاومە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەوان جاران هەولێریان موشک بارانە کرد هەولێریان درۆن بارانە کرد و پێیان وە کاک ئەسان چۆن کاک کۆڤان لە بەغا بەداخەوە تا ئێستا تێ نەگەیشتون لەوەی کە فیدرالیزم بریتێ لەشی تا ئێستا فیدرالیزمی هەرێمی کوردستانیان هەرس نەکردووە تا ئێستا پیان وایە بەشێکی زۆر لە برادرانی شیعی ئێمە لە بەغا پیان وایە فیدراڵەتی هەرێمی کوردستان خەنجەرێکی ژەهراویە لە پشتی یەکێتی عراق و سیادەی عراق و سەروەری عراقە بۆیە من پێم وایە باشترین شت کە هەرێمی کوردستان بیکات ئەوەیە کە برادرانی شیعە تێبگەێنێت کە عراقی پۆست سەدام حوسێن بەتەنها عراقی ئەوان نییە شەرعیەتی عراقی پۆست سەدام حوسێن بەتەنها شەرعیەتی ئەوان نییە دەستوری
پۆست سەدام حوسێن تەنها دەستوری ئەوانیە ئەوان چەند مافیان بەسەر عێراقەوەیە هەرێمی کوردستانش ئەوەنە مافی بەسەر عێراقەوەیە ئەو خاڵ یەکەم خاڵی دووەم بۆ وەڵامی پرسیارەکەی تۆ بۆچی بە خێرایی گوتارەکان گۆڕی لەبەر ئەوەی کە خۆ دەزانی لە بەخای تۆ یەک ناوەندی دەسەڵاتت نییە زیاتر لە ناوەندێکی دەسەڵاتت هەیە و بەداخەوە جاری وایە حکوومەتی عراقیش لەژێر کارایی هەست و شعور و ئەمانە هەندێک بڕیارەدا دواتر بە خێرایی لێ ئەکشێتەوە پێم وایە وتاری یەکەمیان لەو منتەلقەوە دەریان کرد یعنی بەیاننامەی یەکەمیان لەو منتەلقەوە دەریان کرد کە پیان وابوو کە هێشتا مێژووی پاش حوتی ئۆکتۆبری ڕۆژهڵاتی ناڕاست گۆڕانکاری بەسەرە نادۆر بەڵام کاتێک مراجعی ببوو رازانم کاتت نییە باو ڕستێت بۆتەوەکەم بەڵام کاتێک مراجعی پەیوەندەکانی هێزیان کردەوە کاتێک تەماشای پێگەی ئەمریکا و پێگەی هەرێمی کوردستانیان کرد و دوای تەماشای پۆزیشنی خۆیان کرد لە ناوەم پەیوەندەکانی هێزە بۆیە بە خێرایی ئەو وتاریان گۆڕی ئەمەوێ ئاخرستە بڵام ئەوەیە کە عراقا ئەگەر بێت و خۆت فەرز نەکەی بەسەر خۆ فەرزکارەکانە هەمیشە لە دەرەوە و لە پەراوێزەکان هەژی. سپاس بۆ دکتۆر عادل باخەوان بەڕێوەبەری ناوەندی فەڕەنسی بۆ توێژینەوە لەسەر عێراق کە لە پاریسەوە لەگەڵمان بووی. زۆر سپاس دکتۆر.